خۆشەویستان و ئازیزانی بەرنامەی ئاوەدان بێ بۆ بەرنامەی ئەم جارەمان هاتوونەتە بناری چیاکانی سەگرمە لەوێشەوە هاتوونەتە گوندە شیرین و جوانەکەی هەشەزینی گوندی هەشەزینی سەر بە ناحەی سەنگاوە و 11 کیلۆمەتر لە ناحەی سەنگاوە دوورە و سەر بە قەزای چەمچەماڵە بۆ بەرنامەی ئەم جارەمان هاتوونەتە ئەم گوندە شیرین و جوانە و ئەڕۆینە ناو گوند و لەگەڵ خەڵکی گوند وتوێژەکەین و قسە شیرین و جوانەکانیان بۆ ئێوەی خۆشەویست ئەخەینە ڕوو فەرموون لەگەڵمان بن. قربان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جديا. دم باسو شلون حال شلون؟ خواب إيه شلون صحتان باشا؟ يا أخوة سلامة دين. أو بيملتو بم بيعني زوك هاستعوي لخو. همون رجال عوازو والله سي مانجا كان درك إلى جند. يا والله ترى بيعني ساعات بونو من حول هالسين جبجانا كين دواي وكجبجا ما كردو دوشي ما نشمان دافيان دريانا كين درو. باشا بۆ لە گوندە ئەگەر حیوانەکان ورد بێ پێڵن شوانی بەڵام ئەگەر مانگا و ئەمانە بێ وڵاخی بەرزە بە پێڵن ئەوە گاوانە ئەم ناوانە چییە؟ وڵاتە لە ناو کوردەوارەیە بوو شوازە هاتوو ینی ئەوەی کە حیوانی وردەی هەبێ بۆ نمونە مەڕ و ماڵاتی هەبێ هەرە بە شوانی ناوی دەرکردووە مانگەش وڵاخی گەورە هەر گاوانی. باشە مانگاکان کامیان خۆشەویستترن لەلات؟ وڵی حتمان ئینسان کە هەر ماڵەکە بێت تا لای خۆشەویستە بەڵامی تر زیاد خۆشەویست ئەو مانگا سوورەیەکە وتم پێشاخەوەمان زۆر خۆشی. ناوی چییە؟ وڵی ناوی خۆی مانگای سمیتاڵە کە پێشاقمە پێرن کۆڵ مانگا کۆڵە. باشە هەمویان ناویان هەیە یان چی؟ وڵی هەمویان بەڵێ تقریبا ناویان هەیە بەس بۆ نمونە تقریبا دۆستە دانەیەکیان هەیە ناوی دیاریکراویان هێنا. باشە ئەی ناوەکانیان چی نەگەر ئاسایی بێ؟ وڵی ناوەکانیان نالێم بۆ نمونە سەوە هەر مانگا سووری پێلین ئەوش مانگا کۆڵی پێلین ئەوەش هەر مانگا بازووی پێلین بۆ شێوازە. مانگاکانە هەر کوردین یان نەوەی زۆربیان کوردین زۆربیان بەڵێ یەک دوانێکە نەبێت ئەو مانگا ڕەشەت ڕۆشتووە ئەگەر باینکیتەوە بە زمانی خۆتان چی پێڵیت؟ هەرلین هۆلێ مانگا ڕەش بۆ شێوازە هاواری لەکەن ئیتر خۆی ئەزانی شەکی باش نییە گەڕێتەوە. باشە نێڵی بچن ئەو گەنم و زەراعەتی خەڵک. ماشەڵڵا مەڕعەتان باشە لە گوندە؟ ئەلحەمدولێ لە خوا بەزێ باشە.
سواز بخوا دە باش ئینشاءڵڵا با بڕۆین خێرانەوەکو دەرچن بڕۆنە ناو ئەو گەنموجەوە باشە با بیان گەڕێنینەوە بەڵێ بە سەرچاو دەست و چاو خۆش سەرچاو یاخوا سەلامەت بی خوا بەخێر بێن دەیخوا لەگەڵ کاکە خەفور باسێکی گوندەکەتانم بۆ بکە گوندەکەتان سەر بە چه عەشرەتێکە سەر بە عەشرەتی وەکو عەشرەت وەڵی شێخی تایە مسکێنی تایە زەنگی تایە جافی تایە بەس ئیتر لای ئەمە بڵێن ئەمانە گەشتی سە بوو یەک بۆتە یەک بووینەتە خاڵ و خاڵ زایەکتری ژن و سڵخواز یەکتریانی ئەلا بێگانەمانتیان نییە باشە الحەمدلا بینیم مزگەوتەکە ئاوەدانە وابزانام دوو مزگەوتی تایە گوندەکەتان باشە وەکو کارەبا و ڕێگە و بان و ئەمانە گوندەکەتان چۆنە وەڵی کارەبامان سکوز زۆر چاکە لە 2016 کارەبامان بواتەوە کارەبای ڕیسی کارەبامان مستەبر زۆر مهمە چاکشە بەنداوێکشمان بۆ کراوە لە خواوەزەوەیش لە 2016 هەر تەواو بووە بەنداوێکی چاک مەکتەبی تایە خەسخانی تیا بۆ ئیستا خەسخانەکەمان نییە تا مەکتەبە باشە ئاوی بەنداوەکە کە گلیاتەوە بۆ چ شتێکی سپادەی لێکن وڵی دەغلی لێکەین زەرعاتی لێکەین ئەم دیێ ساڵەوەگەیم ساڵکە بیایی بوو یانە بۆ ئاوانە بە ئامان نەبوو بیرەکان گشتی وشکی کردبوو باشە تۆ وەکو کوێخای گوند پێم وابێ باوباپیرانیش زۆربیان هەر کوێخای گوند بوون تۆ چەند ساڵە لێرە کوێخای گوندی تقریبا لە 2000 من کوێخای گوندم بەڵێ باشە ئەو شانەی ئەو بیرەوەریە خۆشانەی گوند کە بە بیری بێتەوە لە گوندەکەتان ڕوویابێ چ شتێکی خۆشە وەڵی گوندەکە مەقسەد هیرمانەکرد مەولومانەکرد پێمانەوە مەولوو حیوانە زۆرمان خڕە کرد چون لە مزگەوتەکە سەرمانە بڕی اینجا دابەشمانەکە سەر ماڵەکانە ئارەوەڵا ئەوە ینی شتێکی بەلایەوە شتێکی خۆش و کۆمەڵایەتی و کوردەواریش بوو هەم خێر بوو هەم شتێکی نایبوو باشە زۆربەی گوندەکانی کوردستان بەر شاڵاوی ئەنفال کەوتون گوندەکەی ئەوەش بەدەر نییە لەوە باسێکی ئەنفالی گوندەکەی خۆتانم بۆ بکە گوندەکەی ئەمەش بەدەر نییە لەو ئەنفالە 42 ئەنفالمانەیە بە ژن و پیا و منداڵەوە شەیدیش تقریبان 15 شەیدوانەیە ئارەوەڵە باشە کەسە نزیکەکانی گوندیان هی خۆت ئەوانەی کە بەر شاڵاوی ئەنفال کەوتون کێن وەڵا هەمویان نزیکن بەس وەکو زیاترەوەی نزیکبی ئامۆزامە دوو ئامۆزای خۆم ئەنفالە ئیترەوە کانتری شەر ئامۆزا و پورزا و خاڵۆزا و هەمویان خزمین هیچی بەدەرنی بڵی بێگانی تیان نیە باشە تۆ بەدەر لە ئیشی کوێخایی لە گوند سەرقاڵی چیکەیت وەڵا سەرقالی فەلاحەتی جوتیاریەکەم و فەلاحەتیەکەم و ئاژەڵداریەکەم و وتیان ئەش خوێنیت بەڵێ ئەش خوێن و ئیستا حاڵین لە پەیمانگا خوێن لە بەشی کۆمپیوتەر وتیان ئەمڕۆ ئیمتیحانتە ئارە وەڵای ئیمتیحان بڵێ ئێمە زۆر لە کاتی ناگرین سعیب کەوی شەڵات دەرەجەی باشی شێنی کاکە جوان سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام. باش شکر. ئەرە وەڵای نییە. سپاس بۆخوا ئەمە تۆ لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ؟ بەڵێ. باشە پۆلی سێ خۆش بوویان پۆلی دوو؟ وڵا پۆلی سێ. ئەی هیچ ڕەفیقی هێشتۆ لە پۆلی دوو کەوت بێت؟ نەوەڵا هەمووان زیرەکەین. هەمووتان زیرەکەن؟ بەڵای ئەی بمانێ. ماشەڵڵا لێبێ. ناو چی بوو؟ لاوکۆ. لاوکۆ. ئێمە بۆ لە پاڵەما دانیشتووە ئەمە ڕەفیقی تۆیە؟ برادرمە. برادەرتە؟ ناو چییە تۆ؟ مەمەد. ناو مەمەدە؟ بەڵێ. ماشەڵڵا. باشە ئێستا ئەمە دەرزی چییە خوێنن؟ ئەمە ئیستا دەرسی زانستمانە خوێن ئیتر مەمە دەرسی ئەمەی دەرکرد هەر بۆ جوانی. هەر بۆ جوانی دەری کردووە. باشەوە لە خوێندنەوە یا باشیت؟ ئەی بنیە وڵا. عیب نییە. باشە ئادەی ئەمەمان بۆ بخوێنەوە بەس بە سەوتێکی خۆش. مەتەڵ بژمێری شەش پیتی جوانە بیری لێکەوە ژیری بە بیزانە لەسەر چڵی داریە گوێستەبانان دروستی دەکا هێلانەی جوان جوان دەمە و بەیانی ئەجروکێنێ گرنگی هەتاو لەگەڵ خۆی دێنێ ماشەڵڵا باشەڵڵا باشە دەست شنەبای سپێد بەیانیان ئەبەخشن سۆز و ئارامی بەگیان باشە دەست و چاو و خۆش بێ پێم بڵێ کە لێرە دەرچوون ئەم مەکتەبە تاپۆلی نوێ هەیە لێرە دەرچوونە چن بۆ کوێ وڵاتی مەسن چماڵ حەزەکەی زوو دەرچی بچی بۆ چەمچەماڵ خۆشە باشە ئینشەڵڵا دەرچن عافێتان بێ عافێتان بێ ئەی تۆ ناو چی بوو کاردین کاردین باشە کاردین جان دەبی خۆدی عافێتێ بێ ئەی دادە جوان تۆ ناو چییە ئەی ئیسرا ماشەڵڵا ماشەڵڵا لەم ناوە خۆشانە ئەمە لە چه قاموسێکا گەڕاونم ناوە خۆشانەیان دۆزیوەتەوە
ئەی تۆ ناوت چییە؟ ناوم هارونە. ئەی ماشەڵڵا هارون ئەی تۆ؟ ناوم ئەمیرە. ئەمیر ماشەڵڵا ئینشاءڵڵا بێ بە ئەمیر دەی سەلامەت بن. ئەی تۆ ناوت چی بوو؟ باوان. باوان؟ ئەی ماشەڵڵا ماشەڵڵا. ئەی هیچ شعری کوردی و لەبەرە تۆ بۆمان بڵێی؟ نەوەڵا. هیچی لا نییە. کامتان شعرێکی کوردی خۆشتان لایە؟ ها؟ لاونی ئەی تۆ؟ کەسان لاتان نییە؟ پۆلی چواری ماشەڵڵا. دە باشە دەستان خۆش بێدەی لەشتان ساغ بێدەی خواحافیز. ماڵێکی لێ بە تەواوەتی کللتوری بەڕاستی کەیتە ئەم ماڵەوە دانیشی و هەستەکەی لە سەردەمانی جارانی هاتینە ماڵی دادە گوڵاڵە و کاکسەمەد کە خوشک و برای یەکن و زۆربەی شتە کولتوریەکانی جارانیان هەڵگرتووە و پاراستویانە جا بۆ زانیاری زیاترینە لای خۆیان پرسیار لە خۆیانەکەیم زانین ئەم حەز و خولیات چی ئەم شتە جوانانیان هەڵگرتووە دادە گوڵاڵە سەلام عەلەیکوم. سلام ورحمة الله بخير بخيراتني كناڵە کاکەین. یەخوا سەلامەتی. دادە گوڵاڵە باسێکی ئەم شتانەمان بۆ بکە مێژووی ئەم شتانە چۆن هەڵتان گرتووە تا ئێستا؟ وڵی هەر کەسێ بە زۆر لە شوێنی هەڵکەندرێ هەر چاوی لەو شوێنە ئابێتەوە. ئێمەش چۆن بە زۆر ئەم ماڵەمان لێ تێکچوو حەزمان کرد هەر ئەو دەستورە دروستکەینەوە بەدار و بە دەستورێکی هەر لەسەر شێوازی جاران و ئەم شتانە بخێنەوە بەرچاوی خەڵک. ئەوەی کە خەڵک نەیبینیوە بخێنەوە بەرچاوی. یعنی ماڵەکەی ئێوەش هەر بەر شاڵاوی ئەنفال کەوت و تێکدرا. ئەم خانووی کە دروستان کردەوە ماشەڵا ئێستا ئەم بینیومە دارە ڕایەکی جوان کراوە هەر لەسەر تەسمیمە کۆنەکەی جاران دروستان کردەوە. بەڵێ کێ لەم خانوویان ژیاوە؟ وڵا باوکم و ئیتر لە زمانی باپیرانەوە هەر خەڵکی ئەم دێبوونەوە باوکم دوای باوکم ئەوە بۆ ئەنفال کرا خوشک و براکان تیا بووین دروستمان کردوێتەوە ئێستاش ئێمە کراوەیە بۆ هەموو کەسێ ناڵێن ماڵی خۆمان ماڵی هەمووان. باشە کاک سەمەد طبعاً عیلەکەی ئێوەش هەر بەری شاڵاوی ئەنفال کەوتووە هیچ لە خوشک و براکانت خوانەکە بەر شاڵاوی ئەنفال کەوتووە؟ بەخێر بێن پێشێکی سەرچاواتن بەنسبەتی ئەنفال و ئێمە کوڕەمامێکمان ئەنفال بوو پێشمەرگە بوو ئیتر خەڵکی ئاوایەکە زیاتر خەڵکی تووشی ئەنفال بوون چونکون ئێمە ئەو وەختی ماڵمان لە چەمچەماڵ بوو زیاتر لێوێ بووین. گوڵاڵە باسێکی ئەم شتانم بۆ بکە لێرەوە با دەست پێ بکەین ئەمە چی پێ ئەڵێن ئەم شتە؟ ئەمە هەولێر دایکم لێەوە هاتۆ بە بچی هەر خۆیان بەڕەچەڵکی ئێرن شێغنی بەرزنجین بەس بەهۆی تەسەوف و تەریقەتەوە کەوتونەتە هەولێرەوە ئەمە دەستوری هەولێرە ئەمانە کە بە بچی هاتووە لەگەڵی بووە جا کە هاتینەوە ئەمانە چۆن پاراستبوومان هەڵمانواسیەوە ئێستاوانی کە نایبینن پێی ئاشنا بن کە نایناسن. باشە ئەمە چی هاتووە لە دیوەخان مەسینەیە مەسینە و دەشوەری مس مێژوەکەی ئەمە گەڕێتەوە بۆکەی وەڵا نازانم زمانی باپیرمە زمانی باپیر ڕەنگ بێ 100 ساڵ بەبێ هەشتا ئەکیت. باشە ئەمە چی ئەمە؟ ئەمە شەر شتی تێکراوە هەر وەکو لە بری جانتا و شتی ئستە بەکاراتوە دانیان پێوتووە ئەوەش ئەمەشان شتی بڵین بۆ ئەسپ و شت کە لەسەر پشتەکەی ئەو شتانی پێویستیان بووە لەسەری دانرا خۆی سوارەکە دایناوە چونکە قایمە کرێ چۆنەڵی وەکو زنجیرێک بەنیان پێوە قایم کردووە بۆ بەستن بۆ شتەکان بەر نەبێتەوە سوارەکە لە پێشی خۆی داناوە لەبان پشتی ئەسب ئەوەیان. دادە گوڵاڵە باسێکی ئەومان بۆ بکە تا چەنێ هەوڵتان ناوە ئەم جیلە گەنجەی ئێستاکە لە گوندن ئاشنایانکەن بەم شتانە؟ وەڵی یعنی ئەو بەو پەڕی هەوڵمانەوە ئەوە پاراستومانە و تا ڕادەیەک بە پایکیش ڕامان گرتووە کە هەڵیشمان واسیەوە بۆی پێی ئاشنا بن ئەوە شیان پێڵین کەیەکێڵێ ئەڵێ ئەمانە ئەڵێن ئەمە هەر شتێکی تابێ
ئەگەر ئەمە بشفەوتێ خاک پیس ناکە بەس ئەبینی لە ناو نایلۆنێکە لە ناو شتێدانی خاک پیسەکە هەر بۆ ئەوەش چۆن لە زوواهێن کوولەکەی ئاوی وش کراوەتەوە خوێ و ترش و شتی تێکراوە ئەی ئەندامان ناوەتەوە لێرە کە ئەمانە ژینگە پیس ناکەن ئەگە 100 ساڵیش بمینێتەوە. ئێستا بینین زۆربەی سەیرانگاکانی کوردستان کە گەشتیارانیانە گوندەکان پیسی ئەەکەن چ داواکاریەکرد لە بینەرانی خۆشەویست هەیە یان ئەو گەشتیارانەی کە دێنە شوێنە گشتیەکان سەیرانگاکان چیان پێڵی؟ وڵای داوان لەکەین پیسی نەکەن چونکە تەسەورەکەم هەر کەسێ دەی خۆی خۆشەوێ قەناعەتم وایە خەڵکی ئەم دێ دڵیان نەیە بەرداغێ نایلۆن فڕێدەن بەس یەکێکی کە ئەگەر ئەو خۆشەویستی نەبێ زیاتر پیسیەکە تەسەوری شەکەم خەڵکی ئەم منتیقەیە ئێریان پاراستووە چکە چینە زۆر شوێن لە ناو نایلۆن و لە ناو زبڵە غەرق بووە ئاوەکان هەر ئاوەکان شایەتی ئەوەن ئێرە پاکە و داواکەین پاکتر ڕایگرن و خەڵکەکەش و شیارتر بێ لە پاراستنی. باشە دەست و چاوتان خۆش بێ دادە گوڵاڵە کاک سەمەد عەزەتمەنان یەخوا سەلامەت بن. لە خزمەتتان بەخێر بێن. زەلام درەوەیە کرد ژن مەڵۆیە نایەوە مەڕمانە دۆشی مەشکەمانە ژەن ساوەرمانە کوڕان دۆی نەمانە کرد ئێتر هەموومانە کرد. تۆ خەڵکی ئێرەیت؟ نەخەر زەنانم خەڵک زەنانی خەڵ زەنانم. باشە قەناعەت چۆن بوو جاران لە گوند؟ لێرە شوم کرد لێرە بەڵێ باوک خەفور باوک مەلا خەفور نەوەت زۆرە لە گوند سێ چوار کچمەیە هەر خەفور کوڕەکانترم نەما دوانم منە باشە تۆ ئەنفال و بەبیریەت؟ ئەرۆڵا لە ئێرانە کەس نازانێت چی بەسەرا بە قوربان. باشە قەناعەت چۆن بوو جاران لە گوند قەناعەت ژنخوازی چۆن بوو؟ کارەبا نەبوو هیچ نەبوو چراقتوولەکەمان بوو فانۆزمان بوو ئەو ژیان نەبوو خەڵکی تیا بوو پیاوە تا خوڕ بەسەرایە تا ئێوارە درەوێ کرد ئینجا ژنش بە کێشێ کرد ئەوە ژیان نەبوو مەڕمانە دۆشی. زێنێ لەگەڵ ئەوەی کە وڵاخی بەرزەشی لێ و گاوانی لێە شوانیشی لێە مەشغوڵی مەڕووماڵاتن جا ئینە لای ئەم پیاوە بەڕێزە. سەلام عەلەیکم قوربان. سەلام و ڕەحمەت الله وبەرەکەت بەخێر بن یاخوا سەر چاو. با بڕین وردە وردە لەگەڵ حیوانەکانە حیوانەکانە دوور نەکەونەوە. ناوی بەڕێزە چی بوو؟ ئەیوب. کاک ئەیوب ئەمە تۆ بەیانیان کە حیوانەکانی دەرەکەی سەعات چەند دەریانەکەی؟ سەعات 5:30 بۆ 6 دەریانەکەین هەتا سەعات 11 بینەوە 2 ساعتیان خوێن و هەم دەریانەکەنەوە بۆ دەشتا هەتن نیوەڕوانیش ئەی بینەوەی پین بیان دۆشین و لیانە خوێنەوە بۆ دەشتا. باشە ئێواران ساعات چەندیان بن؟ ئێوارانی ساعات 6:30 بینەوە. ساعات 6:30 بیتەوە. باشە بینم حیوانەکانە ماشەڵڵا کەی بڕینەوەیان بۆکەن؟ ئیسەک بڕینەوە ئیمساڵ جەوەکە گۆڕا سارد بیسە کات بڕینەوەیانە حالێن بەس جەوەکە تۆزیە ساردا بۆیە نەمان بڕێتەوە. باش ئێوە گەرمیان و کێسان ناگەن بە حیوانەکان؟ ئێمە هەر لەم جێین سابت. باشە ئەی باسی دۆشینمان بۆ بکە دۆشینی مەڕووماڵاتەکانتان بەیانیانە نیوەڕوانە یەک جارە؟ نیوەڕوان بەس نیوەڕانیان دۆشین بەس نیوەڕانیان دۆشین بەڵێ. ئەرێ کاتێک کە زۆر لە شوانەکانە بینم کاتێک کە حیوانەکانیان ئاودەن فیکەیان بۆکەن ئەمە چۆنە ئەم فیکە و بۆچی ئەم فیکەیان بۆ؟ ئەم فیکە لە بەرەوەی جوانتر هێم نەبێتەوە یان ئاوەکە جوانترە خوات لەو کاتێک کە فیکەیان بۆکەیت ئەبێتە سەر ئاوەکە ئایتر بۆ ئەوەیە لە بەرەوەی جوانتر ئاو بخۆن فیکیان بۆکەیت بەڵێ ئەم فیکیان بۆ نەکەی ئاو ناخۆن ئەی خۆن بەس جوانتر نایخۆن ینی هێمنترە بن هێمنترە بن لەگەڵەوەیە. باشە ئیسا حیوانەکان و ڕۆی چۆن بانیانەکەیتەوە تۆ؟ وڵای در حیوانەکان لەگەڵ یا ڕۆیت و ئەوەی سە بەبوونی ئێوە زیاتر ترسنە حیوانەکان بەو شێوەنین خۆم تاوە نابم لەبەرەوەی سە ئێوە هاتنەوەی واترسن. باشە بۆ لە کوردستانی خۆمان زۆربەی شوانکارەکان خۆیان داوە بە مەڕ بزن بە خێو ناکەن. وڵای مەڕ دووسێ سفەتیە بزنە و سفەتانەی نییە. مەڕ لە ڕووی گۆشتەوە بەرخەکەی پارەی دوو کارەکە بەرخێ پارەی دوو کارەکەات ئەنجا مەڕ گیا سەردوورەکە بزن هەڵێ کێشێت بزن هەڵێ کێشێت ئاتن مەڕ فەقیرتر و هێمنتریشە وەک بزن نییە. ئەڵە بزنەوەنە بەو جستنە شیرەکەیشی لە کاتی کوڵانە ناوەسێ بە منجەڵەکە. وەڵای ڕاستە بەس مەڕ پیرۆستریشە و لە هەموو ڕێکچەوە. شکر بۆخوا ئافات و شت نەیاوە لە مەڕووماڵاتەکە دەمسا زیاو بێ باشە یعنی بوش بێ کەم
لەخوا بەزیاو بێ نەوەڵانەیداوە ئینشاءڵڵا دوورە بێت لە دەرد و ئافاتی سەلامەت بیاڕەبی بەس بیان بڕۆ با نایشەڵیان بە ئیشەڵیان بڕمەوە ئەویان نەماوەتر ئەم جەوە یەکسەر گۆڕایان بڕینەوە باشە ئیسفادەکەن لە خوریەکەی ناوەڵا هیچ ئیسفادێکی لێ ناکەین هیچ معمەلێک شتێک نییە لەم شارانەی دەوروبەرمانە کە ئیسفادەیە لەم خوریە بکات جاران هەبووتر لە 2009 نەماوە جاران ئێران وەریەگریسە هیچ ئیسفادەیەکی نییە ینی تەواو ڕێسەکەمان بووەتەوە بە خوری ئارە وڵا ڕێسەکە بۆتەوە بە خوری فڕێدەین فڕێدە ئارەوەڵا دەیخوای گەورە بەرەکەت خاتەمە ڕووما سەلامەت بیاخوا یاخوا بەخێر بێن بەخێر بێن یاخوا سەر چاوم سلام علیکم سلام و ڕەحمەت الله یاخوا بەخێر بێن بەسەر چاو سلامت بی دەنگ و باسە چۆنە حاڵە حواڵە چۆنە ئای باشین لەخوا بەزێ بێ سەلامەت بن یاخوا ماشەڵڵا ئەمە چەند ساڵە خەریکی نانکردنی چەند ساڵە لێری هەر نانەکەین هەر نان تیریەکەین باشە نانی بازاڕی شت ناکڕن نەوەڵا نان بازار ناکردن بەکەمی ئەمە لە کێوە فێری نانکردن بووی تۆ وەڵا لە دایک و خوشک و من خۆمەوە خەڵکی گوون دەزانم کە دووری شارە زۆربیان مەشغوڵی نانکردنی تەنورن یان نانی بازاڕی شێنن هەت کەس و بە هێن خۆی ڕغبەت خۆی باش ئەم تەنورە چی و چی پێەکەی کەلانی پێکەین ناوشکێنی پێکەین کولێرە و دەستی پێکەین بەس بە زۆری ئێمە نان تیریەکەین ئەباڵێ ئەرەوەڵا هەر نان تیریەکەین بە زۆری هاوسەرت هاوکاری تەکا لە کاتی نانکردنەوەمانە تەنورەکەت بۆ دابخا گەرمی بکات وەڵاویش فەقیرە ئیشیە ئەوی ژەل لە حیوانە و ئاوایە باشە بەدەر لەم نانکردنە مەشغوڵی چی لە گوندا تۆ ئیتر ئاژاڵمانەیە و حوشەی حیوان و ئیتر ناومان پاکردنەوە و هەموو یەکەین نارە بەڵە باشە ئەم نانکردنە قرس نییە ئاوا بۆ تۆ ئەم ئاگری و ئاگروشتەیەت بەسەر و چاوتا وەڵا ئەوە قورسە نەبێتەوە چی بکەین دەسەڵات نییە هەرە وەڵا خەڵکی سامی پێکرێت بەڵێ خەڵکی سامی پێ وەڵای سە کەمێکە خەڵکی سەد کەم نانەکە بە کەمی جاران هەموو ماڵە ماشەڵڵا ئاوا نانیەکرد لە ماڵەوە هەموو ماڵێ نانیەکرد لە ماڵ خۆیە بەس ئیستا کەس ناکە هەر لە بازار ڕۆیێنن باشە دەی دەست و چاو و خۆش بێ دەی ها بیە بە تەنورەکە بزانین چۆن دەرەچی ئیشەڵڵا با دوایاکە تامێکی بکەین ئیشەڵڵا دەی دەست و چاو و خۆش بێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله
الله أكبر لا إله إلا الله. لا إله إلا الله. استووا واعتدلوا ولا تختلفوا فتختلف قدومكم ما بين الناس إن شاء الله. الله أكبر. 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 سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. باسێکی دینداری گوندی هەشەزینیمان بۆ بکە. سپاس بۆ خوای پەروەردگار، ئێوەش بەخێر بێن. حەمد و سەنا بۆ خوا، سەڵات وەسەلام عەلا ڕەسوولی الله عەلەیهی سەڵات وەسەلام. وەڵاهی سوپاس بۆ خوا، ئێمە ئەم گوندی هەشەزینی ئەتوانی بڵین شارەدێ و مەرکەز و پایتەختی ناوچەی سەنگاو بووە لە ڕووی دینداری، لە ڕووی مزگەوت، لە ڕووی فەقێ و حوجرە و بێمەلا و بێمزگەوت نەبووینە. ئێمە مێژۆکەمان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1950 لە هەشەزینی کۆن، لێ حوجرە و فەقێمان هەبووە. من باوبا پیرانی قەدیمانمان مەلازادە بوونە، مەلا غەفوری گەورە مەشهور بووە لە دیێلێژە، لە لای شێخ ڕەزای دیێلێژە مەلا بووە، دواتر هاتووەتە هەشەزینی کۆن. دواتر شێخ قادری چلفەقێمان هەبووە لە ساڵی 1920 فەقێ و حوجرەیەکی گەورەمان هەبووە، چەند مامۆستایەک لێوە دەرزیان وتوەتەوە. پاشان لە ساڵی 1970 گوندی هەشەزینی 65 بۆ 70 گوندی هەشەزینی لێو گوازراتەوە بۆ ئێرە. دووبارە سەر لە نوێ مزگەوتیان بنیاد ناوەتەوە کە یەکێکیان بەو ناونیشانە ئەو کە با پیرم لەگەڵ شیعارفی هەشەزینی وتێتی من ئەم پارچە زەوی وەقفەکەم، ئەویش بە سەرپەرشتی پێی هەڵساوە شیعارفی مامە شیعارفی هەشەزینی لەگەڵ خەڵکی ئاوایی مزگەوتیان بنیاد ناوە. باشە مامۆستا باسێکیەوەمان بۆ بکە گوندەکەتان. دوو مزگەوتی لێیە، بۆ دوو مزگەوتی لێ؟ گوندی هەشەزینی چۆن بڵێ شارەدیەک بووە، قەرەباڵغ بووە، 80 ماڵ بووە، پرس و ڕاو بۆ چینی تێدا کراوە، سوڵح و ئاشتەوایی لێرە کراوە. ئێمە ئەو ماڵانە مەشغوڵ بوونە، زۆر بوونە، لێرە ئاو حەوزێکی زۆر خۆش هەبووە. زۆری بەی خەڵکەکە هاتنە سەر ئەم حەوزوکانی و ئاوە نوێژیان ئەلێرە کردووە، هەر غورفەیەکی تایبەتیاندا ناوە کە نوێژی جەماعەتیان تێدا کردووە. لە دوای ئەوە بە مروری زەمن بەهۆی قەرەباڵغ و پێویستی ئەم مزگەوتەکەی ماڵ مامە شێخ سادیقیش ئەلێرە بنیادراوە. هەنی هەر لە زەمانی قەدیم هاتوونەتە ئێرە فترەیەکی دوای مزگەوتەکەی ئەولا
ئەم مزگەوتەش بنیادراوە لەبەرەوەی پێداویستی خەڵک وای خواستووە ئێمەش حەزمان کردووە لەبەر دینداری و ئەم شوێن و مەکان و پیرۆزە هەردوو مزگەوتەکە سمبولی دوو مزگەوتەکە بمێنە لە ژێ خۆی من مزگەوتەکەشتان نوێژی هەینی لەکرێت هەر جەنابتان ئێمە ئەتوانین بڵێن لە ساڵەکانی 750 بێ جمعە و جەماعەت 1950 بێ جمعە و جەماعەت نەبووینە حوجرە و فەقێ نەبووین بێ حوجرە و فەقێ نەبووینە لە ساڵانی چلەکان مامۆستا شێخ محەممەدی کوڕی مامەشی عارف مامۆستای ئەم دێ بووە تا هەفتاکان لە دوای ئەو مامۆستا شێخ عومەری کوڕی مامۆستای گوڵ مامۆستای ئەم دێ بۆ حوجرە و فەقییان هەبووە دواتر مۆستا شێخ سمایل لە هەفتاکان بە دواوە ئەویش لە پێش ئەنفال و هەتا دوای ئاوادانکردنەوەی 2 ساڵش مامۆستا بووە دواتر مامۆستا حەسەن زەنان ئەکار خودی خاڵی خۆشمە 15 ساڵ لێرە مامۆستا بووە لە دوای ئەو ئێستا من لە خزمەتی ئەم دێی خۆمانم خۆشم خەڵک دیەکەم حەزەکەم خزمەتی دیەکەی خۆمان کەم و لە دایکبووی ئەم دێ یاخوا سەلامەت بیم مامۆستا ئەگەر باسی ئەومان بۆ بکەی لە پرۆسەی ئەنفالە ئایا مزگەوتەکان هیچ بەری شاڵاوی ئەنفال کەوتن تێک دران تۆپشتی بەرکەوت چۆن بوو یان هەر دەستکاری مزگەوتەکانیان نەکرد ئێمە دووجار ئەم دێمان سوتا و ڕووخاوە لە ساڵی 1963 لە سەردەم عەبدولسەلام عارف ئەم دێ تاڵان کرا و سوتێنراوە دووبارە لە ساڵی لە 31 سێی لەسەر 1 چواری ساڵی 1970 ئەم دێ ئەنفال کراوە چەند ڕۆژە پێش ئەنفالەکەی ئەم دێ تەخت کراوە هەردوو مزگەوتەکە بە قورئانی پیرۆزە و بە هەمووی تەخت کراوە و سوتێنراوە تەنانەت گیاندار و ئاژەڵ و هەمووی تێدا تەخت کراوە مێشە هەنگی تێدا بووە وە کوورە هەنگ ئەم دێی گردووە ئەوەندە ینی کارەساتی دڵنی ئەو زاڵمانە دەستیان لە مزگەوتیش نەپاراست دەستیان لە مزگەوتیش نەپاراستەوە بە هیچ شێوەیە لە قورئان لە کتابەکانی مزگەوت شێوەیەک هەچی خەدەمات و کتێب و توراسی ئەم دێ هەر هەمووی سوێنراوە هیچیان نەهێشتووە چونە لای کوێخای گوند باسەوەی بۆ کردینوتی جاران مەولوو ئەکرا لە مزگەوت هەموو ئەهلی گوند کۆ بوونەوە و لەوێ خواردنتان نەخوارد و چەشت و چەڵایان چاکرد باسێکی ئەومان بۆ گوندی هەشە زینی سپاس بۆخوا ئێمە چەند تیرە و بنەماڵەیەکی تێدا هەمووی تەبا هەمووی کەسیەک هەمووی خزم و دۆست و ئەحباب ئەو تەبای ئەوەندە تەبای و برایەتی و کەسایەتیان بتەو بووە سوپاڵی لە فەزلی خوا و ئەو مزگەوت و مامۆستای ئاینیانە کە لە پێش ئێمە هەبوون ئەوان تەنانە نوێژی جەژنیان ئەکرد خواردنی جەژنیان ئەهێنا ناو مزگەوتەکە ئەیان خوارد ینی هەر کەسە و سینی و خواردن خۆی هێناوە بە ئیجتیماع لە دوای نوێژ و جەژنە پیرۆزە و خواردنیان لێرە خواردووە دوای ئەوە هەرچی قوربانیە هەرچی ئیشی خێرە هەرچی خێر و خێراتە کراوە ئەلە مزگەوتە کراوە مامۆستا جاران مکەبەرە نەبوو میکرۆفۆن نەبوو دەنگی مزگەوت بگاتە ئەو پەڕی دێ تەنها کەسێک بانگیە بەبێ میکرۆفۆن ئەیانوت لێرە چوە سەر پەیژەیەک وەڵەن پەیژەکە هێشتا هەرماوە ئەم دەنگە چۆن لەم سەری دێەوە گەشتۆتە ئەو سەری دێ وەڵاهی ماشاڵە ئەو کاتە لەوە بڵێم ئەوەندە بیناکان ئیسە تۆزە سەبی تێکەوتووە کەسێک ئەو کاتە دەنگێکی زوڵاڵ و سافی هەبووە زەوێکی سروشتی هەبووە باوەڕەکەی ئەو دەنگە ساف و جەوە سافی ئەوان هەیان بۆ ئیسە ئێمە نیمانە ئەو دەنگە ئەوان لە بڵۆن گوێ لە شوێنێکی بەرز بانگیاندا هەموو ئاوای گوێی لێ بوو یعنی ماشەڵڵا ئەو دەنگە یعنی عەجائیبێکە و بەرەکەتێکە خوا ئەو کاتە کە بیری لێ ئەەکەیتەوە هەر بۆ خۆی بەرەکەتێک بۆ لەو جیلەی ئەو زەمانە هەبوو وە ساغی و نوتق و ئەو ئادای قوڕگەی ئەوان لەو ساغی لەوان هەبوو لەو سروشتی ئەوان هەبوونە ئێستا ئەوە نییە بە بیرەوەری خۆت بیرت یەک بانگ درابێت لە مزگەوتە بەبێ میکرۆفۆن بەڵێ ئەرەوەڵا بانگ دراوە بەبێ جیهاز بەبێ کارەبا ئاوا بە ئاسایی بانگ دراوە خەڵکی ئاوایی هەمووی کۆبووەتەوە و جومعە و جەماعەتیش ئەنجام درا باشە دەست و چاو خۆش بە مامۆستاییان لە کاتمان گرتی خێر بێن خوای گەورە بیتان کاتە فاعیلی خێر ئینشاءالله بتان کا بە زمان گێڕک و ئیعلامێک و ببنە مای تەبایی و برایەتی ئەم کوردستانە سەلامەت بی مامۆستاییان سەلامەت بی عەرەبی
دوو چاوەکەم ڕەوی بە خێر بن سەر چاو یاخوا سەلامەت بی ئالیەوە ڕۆشتم کەم شوێن ماوە ئاوا بەدار چەشت و چەڵا چاکەن وەڵا ئێمەی سێش کەم و زۆرێکین بەدار بەڵێ یارەوەڵا باشە جاران چەشت و چەڵا خواردن هەر بەدارەکرا بەڵێ بەڵێ یارەوەڵا بەدارەکرا تا زەمانەیە زۆر بەدارەکرا دوای غاز پیا بوو تەباخ پیا بووی تربایەوانیشمان کرد بەس هەر بەدار چێر زۆرمان بەدارە کرد غازەکە خۆشەیاندار وەڵا غازەکە ئاسانە کار ئاسانیە بەس چێشت دار خۆش باشە دایە حاجی پێم بڵێ ئەبینم مەنجەڵەکە و ئاوا بە قورسواق داوە ئەمە بۆ ئێوە بە خۆی دوایی دەست کلیە دێنیتر بۆ خۆی پاکە بێتەوە ڕژ نابێتەوە ئارەوەڵا بەڵێ سەکە دوایی بیشوێن قوڕەکە لێ بێتێت مەنجەڵەکە ڕژ نابێت باشە وەکو تامی برنجەکە ئەم قوڕە کاریگەریە کاتە سەرەوەی کە برنجەکە جوان دەم بکێشیان برنجەکەی تراوە کوانەکە خۆشە و بۆن تامە و دوو کەڵ و هینەش برنجەکە خۆشترە کات و خۆشە و باشە پێم بڵە جاران لە گوند ئەو خواردنانەی دروستەکرا کوردەواریەکان چی بوون؟ لە گوند کوردەواری کورە حیوانمان سرە بڕی کاکەیەک مەڕێکمان سەرێکمان کرد مەنجەڵەکەەوە گیسکێکمان سرە بڕی مەخسە مەنجەڵی ئاوا لێمانەنا ئەی لە گوند وەڵا شایە بوو مەنجەڵە چێشمان لێ نالێەوە ڕیزمانە کرد برنج و شلە و گشتی بەدار و بەوە باش ئەی خواردنەکان چی بوون ئەو خواردنە کوردەواریانە چی بوون کە دروستانە کرد خواردنە کوردەواری گشتین خۆمان بوو برنج چەڵتوکمان بووین خۆمان بوو حیوان بوو هین خۆمان بوو گیسک و حیوان و سەرمانە بڕی ڕۆن کوردەواری بوو ڕۆن هین خۆمان بوو دۆ بوو دۆی نەبوو گشتین خۆمان بوو باشە دەی دەست و چاو و خۆش بێ و ئیشەڵا تامی برنجەکە شتەکەیم زین تامی چۆن خۆشە ئیشاڵا بەدەستە مبارەک هەشتازایوار پەردەی لە نور پەردەی لادایە چوە حوزور سەیدی عالەم ڕەسوول الصەڵات صلی الله عليه وسلم ذاتی پاکی ئەبوو ظهور عرض و ئاسمایەوان پڕ بوو لە نور فەرقی نییە یا رەسوول الله بۆ تۆیەوانی زوک و دوور سەیدی عالەم حەبیبە الصەڵات صلی الله عليه وسلم لەسەر بەردێ سەنی سەغرێ وەی لە زەلزەلای ڕۆژی حەشرێ بەبێ محەممەد هیچ ناکرێ سەیدی عالەم ڕەسوول الصەڵات مولاي سلم وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم محمد الأشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمه مولاي سلم وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم محمد باسط المعروف جميعه محمد صاحب الإحسان والكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم
عليك السلام صار هادو چاوم بخير بن اخوا دەنگ باسە باشی شکر لخوا بزاوي عيبمانية تەندروستی و چۆنە لخوا بزاوي باشم باشی شکر لخوا بزاوي حتا بخۆین باشی بەڵێ وایە دەیخوا سەلامەتیکە کاک حاجی تۆ هەر خەڵکی ئەم گوندەیت لێرە لەدایک بووی هەر لێرە لەدایک بووم لە هەشەزینی بەڵێ لە گوندا جاران خەڵک چۆن ژیانی بەڕێیا کرد وەڵایی بەڵێ وەگوێستا قەڵەباڵە هین تاعینی و خواردنمانە نەبوو وەڵام ژیان ئەو کاتە خۆشتر بوو لە ئێستا چونکە ئەو خواردنە کۆنەی کامانخوا هەمووی دەوا بوو بەڵێ وایە ئێستا هەمووی بووە بەدەر هەمووی دەرمانە دەرمانە قەنەعات بکە من واچێ داخڵمەوە ڕەحمان پێ بکە ئەرێ باسێکی ئەوم بۆ بکڵەن وەختی خۆی لەم گوندەیە ماشەڵا چوار ئاشی لێ بووە بەڵێ چوار ئاشەکان باسی بکە لەکوێ بوون چۆن ئیشیان کردووە چیان هاڕیوە ئاشەکان چوار ئاش بوو ئاش تەنەکە ئاش گەورە ئاش ماڵ حاجە حەمە ساڵە باپیرێ ئەوە ئاش هەشەزینی کۆن ئەجا گەنمیانە هاڕی جۆیانە هاریان کردە ئاڵب بۆ حیوان ئەیتر ساوەریانە هاڕی باشە جاران مامەڵە بە پارەوە کەمتر بوو بۆ نمونە کەسێک کە تەنەکەیە گەنمی ئەهاڕی ئەیکرد بە ساوەر یان ئەیکرد بە ئارد چۆن مامەڵەیانە کرد لە دوو کەهین قوتیەکە ئەوەنە گردویانە لە دوو قزناق کەپولێ ئاها بەو گەنمیان لێسن بۆ قوتوان لێسن لە زیاتی هاڕینەکەی باشە باشە ئەم پیاوە بە ڕێزە کوڕی توێە ئەو خزمەکاتۆی قوربان سڵاو لێ بە باش سەرچاو کاکی گیان ماشەڵا باش خۆتی گۆڕیوە لەخوا بەزێوەڵا کوردەواریانە خۆم گۆڕی ئەمەم جلانە لەبەر تایە حتمما باواپیرانی ئەمە ئەم جلانیان لەبەر کردووە ئەمانە ناویان چییە لەبەرەوەی هەندێک گەنجەیە نازانێ ناوی ئەم شتانە چییە تۆ تەوزیحێکیان بۆ بە ئەمە سەڵتەیە ئەمە کەواکەیەتی ئەم بیجامش بیجامی بلووری سپی پیاڵێن لەگە قەمیسی سپی ئەمیش پشتێنەکەیەتی ئێتر هەبوو خەنجەرێکی دەقەدیا هەبوو مشکیە بەس هەبوو جەمەدانیە بەست ئێتر من بەم ستایلە خۆم گۆڕیەوە کوردەواری جاران قەدیم ڕیشسپی و پیاو ماقوڵانی ئاوایەکەی ئێمە ئەم جلانیان لە بەراش ئەمە هەر دائیم ئەم جلیان لە بەرابوویان بۆ بۆنە و ئاهەنگووەمانە لە بەریانە کرد بە دایمی لە بەریانە بۆ ئەو ڕیشسپیەکانمان ئەو پیاوە عقلەکانمان پیاوە بەڕێزەکانمان دایمە لە بەریانە بوو هەش بوو بۆ بۆنە و ئاهەنگ و مەول و ئەو شتانیان کرد بەر ئەمە خەنجەرە پێ دەڵێن خەنجەر ئەمەش مشتوەکەیەتی بە هین کردیانە ئەمەی جامیتاری پێڵێن ئاوی ئەمیش کێلانە ئەمە کێلانەکەیەتی ئەمیش مشتوەکەیش ئێوش خەنجەرەکەیت ماشەڵا شتێکی جوانە با من بزانم ئەی بۆ تەزبیحی پێوە نیە خەنجەرەکە و وەڵی تەزبیحم پێوە نەکردووە با من تەزبیحەکەی خۆمە بەمی عادەی تۆ بیکە بەوە بۆم عادێ ماشەڵا ماشەڵ ئەوە با جوان دەرکەوێت دەست خۆش بێت دەست خۆش بێم زەڕەتی خواوی سەلامت باشە ئەی خەڵکی گوند بەچیوە سەرقاڵن وڵی هەندێکیان بە فەلاحەتەوە هەندێکیان شوانن هەندێکشیان ئیش و کاری ماڵان ڕۆژانە ئەکەن و زەرعاتمانە جاران مەرەزەیان نەکرد برنجیسا تۆزێ ئاو کەم بۆتەوە بە کەمی مەرەزاکەن ئیتر فەلاحەتی ڕۆژانە ئەکەن و مەقسەد حیوانداریەکەن و بەم ئیشانەوە سەرخاڵ باشە یاخوا سەلامەتی وەڵا کوڕەکە و لە خۆ کوردەواری تر دەرەکەوێ ئینشاءڵڵا پەنا بەخوا تۆ کەوا سەڵتەکە و کووە وەڵا من نیمە مامۆستا بۆ بەخوا نەم کردووە لە تەمەەن منەوە نەماوە باشە بەدەدا کوڕەکە ئاشتی کردێتەوە باشە دەسوچاو خۆش بە عەزەتمان دای نەعەزیەت نییە زۆر مەمنون بەخێر بنیا خۆسەر هەردوو چاو خوار ئاوا بە ساغ و سەلیم و بە قوربانم محەممەد لێژبی ڕەبی سەلامەتی خوا کوڕەکەش بۆ بیاڵێ ڕۆحەکەمی چای منی مەمنونم یاخوا ئەو هەڵوێستان هەر باش بێ خوای گەورە بەخێر بن دەیخوا سەلامەت دوعای خێرمان بۆ بکە پەنا بەخوا خوای گەورە ڕەحەم بە هەموو کەس بکە دەیخوا سەلامەتیکە یا ئەڵڵا یا ئەڵڵا يا حاجي جان سلام عليكم. وعليكم السلام. باشي شكور. لخوا بزاوية. قاعد شغلك وشونا؟ والله عيب منية. الروي. لخوا بزاوية. هاد بالروي باشي. والله
ئەڵام لە گیانمانە لەو خۆیە بەزیاد سپاس بۆ خواسپاس ئەوەی شتی کوردی باشە خۆی وەڵی شارۆمانە بخۆی نەخۆشەکەوی وەڵی ئەی خۆم ئیشە ڕۆن کوردی هەرۆکۆ قەدیمە خۆ دەی یاخوا عافێتە بێ ئەرەکە حاجی تۆ لە ساڵی چەنەوە لێرە لەدایک بوویت وەکو پێتەمە لە ساڵی چل من لەدایک بوو لە خەدیمی باپیرەمانەوە هەر لێرە بووی باشە بە بیرەوەری خۆت ئەڵێنێتی چلم لە موالێتی چلم ئەیا ڕەبی تەمەند درێژبی بە بیرەوەری خۆت ئەڵێن شێخ مەحموود وەختی خۆی هاتووەتە ئەم گوندە باسێکمان بۆ بکە بیریەت ئادێ باسێکم شێخ مەحموود بە ڕەحمەت بێ هاتووەتە ئەیرە بەڵێ لێرە لە ماڵ شەو خارە شەزینی بوو بەڵێ بەڵێ شەوەکەی لێ بوو بەیانی هاتە خوارەوە لە دیوەخانەکە بەڵێ خەڵکی ئەم دیانە هەرچی ئەم دیانە هەبوو هاتبوون بۆ شەزینی بۆ سێر شێ مەحموود بەڵێ شێ مەحموود بە ڕەحمەت بێ پیاوێکی وەسەد بوو کورتە کوشەواڵی لە بەرابوو کورتە کوشەواڵ ئەو زمانەوەک عالباتی وا بوو گشتی کەوا سەڵتە و شڕومڕ بوو بەڵێ ئێستا ئیتر ئەو عالەمە هەمووی هاتبوو دەورەی شێخێدا مناڵی شاتبوو ریزان کردبوو مناڵەکانی ریس کرد سەری ئەدەستی هاوردە سەریان ناو پرسیاری لێ کردن تۆ کورسکەی تۆ کورسکەی تۆ کورسکەی جوابیان نەدایەوە ئەنجا زەلامەکان شوپاڵ زەلامەکان شەو خارە شەزینی بە ڕەحمەت بێ پێشی کەوتبوو وتی ئەمە کوڕ حەمەی ساڵ حەیە و ئەمە کوڕ ئەمین خواکەرەمەوە ئەمە کوڕ حاجە حەمە ساڵ حەمە ئەمینە و ئەمە کوڕ مەحموود غەنیە و ئاوا گشتیان پێشیان کەوتبوو هەتاکو گشتی تەواو کرد کە گشتی تەواو کرد ئەمجا لەوە دووە زەلامەکان گشتیان چوونە خزمەتی ئەویش هەنێ قسەی کرد بۆ ئەو عالەمە کەوا لە ناویە کارڕێک بن و لە ناوێ کاپیاوانە بن و ئاوشتانە وەڵام ماشەڵا بیرەوەری و باشەڵی باسی دوێنەیەکەوە نەجوانەی گێڕیتەوە گشتیم لە ئەڵێ لە بەرچاو هەر خۆی لە بەرچاومە شتی کۆن و بیریەت شتی مناڵی هەرەوەڵای ساڵی و بیریەت باوەڕەکەی 85 ساڵ ئەمرمەوە بزانم هی 2 ساڵیم لە پگرنایە ئەی ماشەڵا باشە باسێکی گوندمان بۆ بکە پێش شاڵاوی ئەنفال و دوای شاڵاوی ئەنفال ئەم گوندەی ئێمە لە ساری 1865 لێرە نەبووە لە خوار گەلێ لەم خوارەوە بۆ هاتوۆتە ئەیرە لە 1855 هاتوۆتە ئەیرە کە هاتوۆتە ئەیرانە ئیتر لێرە ئەم ماڵانە کە هاتوونەتە ئەیرە خۆی 16 ماڵ بوون 15 بوو یان 16 ماڵ بوون کە هاتوونەتە ئەیرە ئەی بەری شاڵاوی ئەنفال کەوت دەم گوندە اینجا عەرزت کەم بەڵێ ئەمجا لەوە بۆ دواوە کە هاتوینە کە ئەو ئانەی ئەنفال کراوین 95 ماڵ بووی ماشەڵڵا ئەو ئانەوەکو پێتەبوون 15 ماڵ بووی یان 16 ماڵ فەخە ئەو ڕۆژەی کە ئەنفال کراین 95 ماڵ بوو بەدەر لەو سروشتە جوانەی ئەم خانووە کولتوریە جوانانەی ماشەڵڵا ئەم گوڵ و گوڵزارەیشیەیە هەریەتە ئەم شوێنە دڵە کاتەوە ماشەڵڵا جاما مەسا باسی مزگەوتەکە و نوێژ و عیبادەت و ئەم شتانەمان کرد بەس باسێکی گوندەکەمان بۆ بکە ناوی هەشەزینی لە چیەوە هاتووە هەشەزینی دووسێ ڕیوات هەیە لە حەسەب پیاوە قەدیمەکانێکیان ئەوەیە کە عارەب هاتوو تیانە ئاشە زێن ئاشەکەتان زێنە و باشە ڕیواەتێتر هەیە ئەڵە لە زینی ماینەوە هاتووە کە زینی لێ دزراوە بەڵام ئەوەی کە سەحیح و من بە دوواداچوونم بۆی کردووە ئەوە ڕاوبۆچوونی دکتۆر مارفیش بوو خۆ ئافریکا دکتۆر مارف عومەر گوڵ بەڵێ خەڵکی ئەم گوندەشە من لە کتێبی سەرچاوی فەرهەنگی سۆرانی و هەورامی ئەڵێ هەشەزینی لە دوو بڕگە پێدا هاتووە هەشە واتا ورچ زینی واتا زیندوو ورچە زیندوو ئێرە ئاوی باڵسەڕەی لێ بووە بە تەبیعەتی حال لەم شەرق ئەوسەتە لە نزیکی چەم و زۆنگاوەکەن کە ماسی ژیاون ورچی ژیاوە اینجا کاتی خۆی لە ساڵانی قەدیم لە 1800ەکان باو باپیرانمان ورچیان بینیوە لە چەمی باڵسەڕە اینجا یەک دوو برادری هەورامیشمان هەیە هەورامی ڕۆژهەڵاتی ئەودی و خەڵکی بەڵێ هەورامانی کوردستانی ئەم دیویش ئەوانیش هەمان ڕاوبۆچوونیان ئەوە بوو کە هەشەزینی وشەیەکی هەورامیە واتە ورچە زیندوو یان جێگای ورچ
تەواوە دەست و چاو خۆش بێ کاک حاجی ئەمە لای تۆ هەر ماڵتان لێرەیە بەڵێ ماڵمان لێرە جا باسێکی دراوسەکانتانم بۆ بکە ئەمە چ گوندێکە دیەکانی چواردەورتان دیەکانی چوادەورمان تیلەکۆ لە سەرومانەوێت تەپەسوورە لە سەرومانەوەیە گۆمەزەر لە سەرومانەوەیە دەرەوشان هەر لە سەرومانەوە فەقە حاجی لە هاوشانمانە دووەر لە خوارمانە ئازیزانی بەرنامەی ئاوەدان بێ بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە گوندە شیرین و جوانەکەی کوردستان گوندی هەشەزینی تا بەرنامەیەکی تر و گوندێکی شیرینی کوردستان بەخوای گەورەتان ئەسپێرین یەخوا کوردستان هەر ئاوەدان بێ و هەر ئاوا ڕازاوە بێت وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه